وەرزشی ڕەواندزین ئەمڕۆ کۆتا یاری پاڵەوانەتی تێنسی سەرزەوی کە پاڵەوانتیەکی کراوەیە بۆ یەکەم جار لەسەر ئاستی کوردستان لە شاری ڕەواندز بەڕێوە ئەچێتن بە بەشداری 48 یاریزان ئەم پاڵەوانەتە ڕێک خرابوو بۆ یەکەم جار لەسەر ئاستی کوردستان و عێراق ئەمڕۆ یەکشەمە یاری کۆتایی بەڕێوە ئەچێت لە نێوان دوو یاریزان کە هەردوو یاریزانەکە برای یەکترن هەر یەکە لە محەممەد ئەبوزێد و علی ئەبوزێت کە ئەمانە یاری کۆتایی ئەنجام ئەدەن دواتر لە ڕێوڕسمێکدا بە ئامادەبوونی سەرپەرشتیاری ئیدارەی سربەخۆی سۆران و میوانانی ئامادەبوو لەو پاڵەوانێتە هەوڵەدەن خەڵاتی باشترین یاریزان لەوەی کابێتە براوەی ئەم پاڵەوانێتی دەستنیشان بکرێن بە تایبەتی محەممەد ئەبوزێت یەشێکە لەو یاریزانانەی لەسەر ئاستی هەڵبژاردەی عێراق بەشداری چەند خول و پاڵەوانەتێکی کردووە لەسەر ئاستی دەرەوەی عێراقیش لە چەند پاڵەوانەتێک بەشدار بووە بۆ ئێستاش لەسەر ئاستی هەڵبژاردەی عێراق بانگێش کراوەتەوە هەردوو یاریزانەکان کوردن بەڵام محەممەد ئەبوزێت کە برای علیشە بەشدارە لەگەڵ هەڵبژاردەی عێراق و بۆ ئێستاش بە فەرمی داوا کراوە ئێستا ئەو دیمەنانەی ئەبینن هەریەکە لەم دووبرایانە لەو پاڵەوانێتێدا لە یاری کۆتایی ڕوبەڕوو یەکتر بوونەتەوە و دیمەنەکانتان بۆ دەگوازینەوە لەسەر چۆنیەتی بەڕێوەچوونی ئەم پاڵەوانەتیەکە بۆ یەکەم جارە لە سەراستی کوردستان لە شاری ڕەواندەسکراوەتەوە لەگەڵ ڕێخەر و سەرپەرشتیاری ئەم پاڵەوانەتیە مامۆستا شەهید سەباح گفتوگۆ ئەەکەین بۆ ئەوەی زانیاری زیاترمان پێبدا مامۆستا شەهید ئەم کاتتان باش پێمان بڵێیت ئەو خول و پاڵەوانێتە چۆن ڕێکخرا و چەند کات پاڵەوانێتی تێنسی سەرزەوی کراوە لەسەر ئاستی کوردستان و عێراق لە ڕێگای ناوەندی وەشو لاوان بە هەمانجی ڕێبەتی لاوانی سۆران بە سەرپەرشتی قایمقامەتی قەزای ڕواندز لەژێر چاودێری هەڵگۆ شێخ نەجیب سەرپەرشتیاری دارێ سەربەخۆی سۆران سەرەتا ڕاگەیاندمان بۆ پاڵەوانتەکە کە لەسەر ئاستی عێراق خۆشبەختانە نزیکەی 48 یاریزان لەسەر ئاستی عێراق لە کەربەلا لە مووسڵ لە هەولێر لە هەڵەبجا لە سلێمانی لە دهۆک بەشداریان تێدا کرد خۆشبەختانە من وەکو بەڕێوەبەری خۆڵەکە کە بۆ یەکەم جارە و تەجروبەیەمان هەیە توانیمان لە بەیانیان کاژمێر 8 تاوەکو 11 و ئێواران کاژمێر 4 تاوەکو 3 شەو خولەکە بەڕێوە بین لە کۆتاییدا دوو یاریزان محەممەد ئەبوزێت یاریزانی هەڵبژاردەی عێراق و عەلی ئەبوزێت برای یەکێک لە باشترین تێنەزانەکانی ڕاگەیشتنە یاری کۆتایی لەسەر ئەو پاڵەوانەتی کە ڕێکخرا کە شاری ڕەواندستان هەڵبژارد ئەو کەم و کورتیانە چی بوون ئەو ئاستەنگانە چی بوون کە ڕوبەڕووی ئێوە بوون یەکێک لە کەم و کورتەکان ناکرێت پاڵەوانێتیەک ئەگەر ڕێژەی یاریزانان لە 15 لە 20 بەرەوسەرەوە بوو ناکرێت یەک یاریگا بێت گەورەترین گرفتی ئەو پاڵەوانێتی ئەوە بوو یاریزانانمان لە یاریگای سۆرانی ئەمان نادە یاریگای سۆران جاروا بوو دەبا بخۆم لەگەڵیان چوبم یان لە ڕێگای تەلەفۆنیان لە ڕێگای لوکیشن دەبی بخۆی لە پاڵەوانێتەکانی کوردستان لەسەر ئاستی عێراق دوو یاریگا لە تەنشت یەکتر بێت یەک لە گرفتەکانمان یاریگا بوون یاریگا ئەو یاریزانانی بەشداریان کرد ئاستیان چۆن بوو بە تایبەتی ئەو یاریزانانەی لەسەر ئاستی کوردستان ئەمانە بۆ یەکەم جار بوو یا پێشتر بەشداری خولی تریان کرد ئەو یاریزانان ویان ئەزمونێکی باشیان هەبوو یاریزانانی مووسڵ لە کۆی 12 یاریزان هەشتیان لە باشتنەکانی مووسڵ بوون یاریزانانی کەربەلە لە کۆی هەشت یاریزان سیان باشتنی کەربەلا بوون یاریزانانی هەولێر لە تەمەنی 16 ساڵی باشتنی عێراق لە تەمەنی 18 ساڵی باشتنی عێراق لە تەمەنی 22 ساڵی یاریزانی هەڵبژاردەی عێراق لە تەمەنی 24 ساڵی یەکێک لە باشترین تێنزانەکانی عێراق و یاریزانی دەڤەرەکەشمان یاریزانی زۆر بتوانانە بەڵام بەهۆی نەبوونی یاریزانی زۆر ممارسە ئێمە نەمانتوانی قۆناغی باش بین بەڵام بە شایدی یاریزانەکان و بینەرەکان کە ئێمە شۆک و تەنزانانی دەڤەری سۆران ئاسەکی باشمانە بوو ساری من ئەوە بێ ئەزمونێکتان وەرگرت لەم پاڵەوانەتی بەڵام لە ڕووی بینەرەوە تێنسی کراوە هەر بۆ خۆی وایە جارێ خەڵک لەگەڵی ڕانە لە هەموو کوردستان پاڵەوانتی تێنسی کراوە بینەرێکی کەمی هەیە بەڵام سپاس بۆ خوددا یەکەمین پاڵەوانێتە بە ڕای جمهورەکان کە وتەم لێ وەرگرتونە داوایان کرد بە زووترین کات پاڵەوانتیشکە بکرێتەوە ئەو سێ ڕۆژێکە من پاڵەوانتیم لێرە بەڕێوە بردووە یاریگای تۆپی پێ یاری هەبووە هیچ یا بینەرێک سەری تۆپ پێ نەکرد بەڵکو هەموو بینەرەکان هاتونە لە بۆ یاریگای تێنس زۆر بەخێر بن سەرنج و بۆچوونەکانی مامۆستا شەهید سەباح بوو کە سەرپەرشتیار و بەڕێوەبەری ئەم خول و پاڵەوانێتیە بوو کە لە سەر ئاستی کوردستان لە شاری ڕەواندز کراوەتەوە ئێستاش دوای کەمێکی تر کە ئەوی دیمەنانەی ئەبینێن مەشقی یاریزانانە بۆ ئەوەی خۆیان گەرم بکەن لە ڕوبەڕووبوونەوەدا کە لەم پاڵەوانی تێدا دووبرە ڕوبەڕوو یەک ئەبنەوە بۆ ئەوەی یەکێکیان ببێتە پاڵەوانی ئەم خولە و بە فەرمی دیاری بکرێت
طبعا پاشەوەی ئیدارەی سەربەخۆ سۆران هاتەکایە و چەندان بەڕێوەبەرایەتی و بەڕێوەبەرایەتی گشتیکرانوێکرێ و بەڕێوەبەرایەتیانە بەڕێوەبەرایەتی لاوان بوو ئەمەش بۆ زیاتر گرنگجدان بوو بە چینی وەرشی چینی لاوان لە دەبەری بەڵێم لە ئیدارەی سۆران بەگشتی لەم بوارەوە وەکو ناوەندی وەرشلاوانی ڕواندز نووسراوێن بۆ بەرزکردنەوەی مەش بەرزمان کردەوە بۆ ئیدارەی سەربەخۆ سۆران بە خۆشحاڵیە و ڕەزامەندیدا لەسەرکردنەوەی پاڵەوانی تێنسی سەرزەوی لەسەر ئاستی هەرێمی کوردستان کە یەکەم جارم پاڵەوانێتە بەڕێوە دەچێت کە 48 شاریزان بەرزان بوون بەشدار بوون ئەمڕۆ یاری کۆتایی بەڕێوە دەچێت لە یاریگای ڕەواندز یاریگای ناوەندی وەرشلاوانی ڕەواندز ئیشەڵا سود بە هەموو گەنجان و لاوانی ئیدارەی سۆران بگەین و ڕەواندزش بە تایبەتی چووکە ڕوحێتێکی گەنجانە و ڕوحێتێکی وەرش و ڕوحێتێکی لاوانیان هەیە و ئەمەش هەر لەسەر ئەو بنەمایە بوو کە یاریەکەمان هێناوە لە ڕوانز بکرێن. بەڵێ بینەرانی زاری کرمانجی ئێستا پاڵەوانەتیەکە دەست پێ ئەکاتن وەکو ئەی بینن سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران تۆپی کردنەوەی یاریەکە بەدەستی ئەوە بۆ ئەوەی یاری کۆتایی لە نێوان ئەم دوو یاریزانە بەڕێوە بچێتن. سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران خۆشی ئارەزوومەندی یاری تۆپی تێنسی سەرزەویە بۆ ئێستاش وێت سنتەر یاریەکە بە تۆپی دەستی سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران ئەم سنتەرە بشکێندرێ وەکو ئێستا لە بەرچاوتان دیارە. سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران لەگەڵ یەکێک لەو یاریزانانە لە نمایشی سەرەتا یاریەکەوە دەستی پێ کردووە وەکو گوتمان لەم تونەتە بەرامبەری یەکتری کە یاری کۆتایی ئەنجام ئەدەن لە کۆی ئەو 48 یاریزانەی بەشدار بوونە هەریەکە لە ئەبوزێد و عەلی ئەبوزێد لەمانە محەممەد ئەبوزێد یاریزانی هەڵبژاردەی عێراق و لە چەند خولو پاڵەوانەتی نێودەوڵەتی بەشداری کردووە و لە ئێستا جارێکی ئانگشتی هەڵبژاردەی عێراق کراوەتەوە. بەڵێ بینەرانی زاری کرمانجی ئێستا یاری تێنسی سەرزەوی کە دوای یاری بوو ئەو پاڵەوانەتی ڕێک خرابوو لە نێوان دوو یاریزان کە هەردوو چیان برابوون هەریەکە لە محەممەد ئەبوزێد و لەگەڵ عەلی ئەبوزێد دیارە لە نێوان ئەم دوو برایەشی دی یاساکەوایە دەبی یەشێک براوە بێتن محەممەد ئەبوزێد بووە براوەی ئەم پاڵەوانێتە ئەمانەوێ بیدوێنینەوە سەرنج و بۆچوونی وەرگین. کاک محەممەد هەستت چۆنەکە بووە پاڵەوانی ئەم پاڵەوانێتی وەکو براوەی یەکەم دەستنیشان. من یاریزان محەممەد ئەبوزێد یاریزانی هەڵبژاردەی عێراق ڕاستی ئەم پاڵەوانێتی تا ڕادێک بەهێز بوو کە 48 یاریزان نزیکە 50 یاریزان بەشداری ئەم پاڵەوانێتیان کردبوو کە بۆ یەکەم جاریش بوو لێرە بکرێتەوە یەکەم نوسخەی بوو ڕاستی کە پاڵەوانێتەکە لە ئاستی کوردستان و عێراق بوو چەند یاریزانێک لە شارەکانی عێراق هاتبوون و دوای برنەوەی 5 یاری لە یاری کۆتایی بەر کاک عەلی برام کەوتم سوپاس بۆخوا کە توانمی بەمەوە بەڵام تاوەکووە ماستە شاتوم بەڕاستی ماندووبوونی وشی لەگەڵا هەستێکت هەبوو کە لە یاری کۆتایی لە بەرامبەر براکەی خۆت یاریتە کرد بەو نیەتە بووی کە ببێ پاڵەوان یا تۆزێ هاوکاریتە کرد لەبەرەوەی تۆ یاریزانی هەڵبژاردەی عێراق. بەڕاستی دەتوانم بڵێم ئەو ڕاهێنەر ئێستا تەدریب وەکو بریت تەدریبکردن کەم دەکا بەس ناخۆشە لەگەڵ برای خۆ دیاری بکەی وەرە و خۆشیشە بەس هەندێک ئیسحاجی وەکو بڵێ نەفسیان مرتەح نابی بەڕاستی وەکوتم ینی سوپاسی خێزانەکەم دەکەم بێجگە لە ڕاهێنەرەکان و باوکو دایکم بەڕاستیش پاڵپشتم بۆ کە بۆ ناو بچمە ناو هەڵبژاردەی عێراق. هەڵبژاردەی عێراق ئێستا بە فەرمی بانگەشتکراویتەوە؟ بەڵێ بەڵێ لە ناوەندەکانی مانجینۆ محەسکەرێکمانێ لە دەرەوەی وڵات دواتریش نزیکێت تا هەفتەیدا هەژدەیدا پاڵەوانتێکی جیهانیمانەیە دیڤسکاپ کە وەکو تاکە یاریزانی کوردم کە ئێستا هیچ یاریزانێکی کورد لە یاریتین سەرزەوی بۆ هەڵبژاردەکەمی عێراق
مانگەش نەکراوە و سپاس بخۆ. کاک علی براوەی دووەم باڕێم لە بەڵامبەر کاک محەممەد برای خۆ یاری کردووە کاکەلی تۆ چ هەستێکت هەیە و چ پێیان من وەکو یاریزان حالیە بزێ زۆر پیرۆزبای لە هەمووی برام دەکەم بەڕاستی ئەنجامێکی باشی پێشکەش کرد هەتا یاری کۆتایی و هەردەم پاڵپشتی دەکەم ئینشاڵڵە دەگاتە ئاستەی بەرز. ئەو یاریە چۆنت خۆ ئامادە کرد بوو بیرت لەوە کردەوە کە لە پاڵەوان تێکی ئاوات لە کۆی 48 یاریزان لە بەرامبەر براکەی خۆت بگێ یاری کۆتایی بەڵێ بەڕاستی خۆمان زۆر باشی ئامادە کرده بوو و زۆریشمە حەز لێ بوو لە تقریبا نزیکەی 15 ساڵە ئەمە یاریزانی تێنیسین یەکەم گەمەی نهاییمانەکە پێکۆ بکەین یان دەوری هەژدیان دەوری چارکەتینە بەرامبەریە قەت نهاییمان پێکۆ نەکرد یەکەم پاڵەوانی تێ نهایی بکەین. بەڵێ کە ئەو بۆتە پاڵەوان لاتە ئاساییە طبعا لا ماسایە وەلو بەخۆم تەدریبی پێ دەکەم بەخۆم بمەبدەڕی بێستا زۆر پاڵپشتی دەکەم کەەوەی بگاتە ئاستەی بەرز هەردەم قسەی لەگەر دەکەم درێم مەغرور مەبە یاریزان مەغرور بوو ناگاتە ئاستەی بەرز. یاری تێنس ئێستا لە کوردستان چۆن ئەبینی وەکو یاری تۆپی پێ وایە کە جەماوەرێکی زۆر ئامادە بێ بەڕاستی یاری تێنس ئەگەر ئێتیمامێکی زۆری پێ بدرێتن طبعا جمهوری زۆر دەبی و یەکەم جاریشە لە ڕوانندزە بتوڵە بکرێتەوە کە مامۆستا شەید بەو بتوڵی هەستا با پشتێکی زۆر گەوری لە مامۆستا شەیدی قەت لە ڕوانندز نەمزانێت جمهورێکی وەها زۆر ئی تێنسێ هیوادارم هێشتانەوە پاڵەوان تێ بەردەوام بیتن و بیجمهور زۆر زیاتر هەبی. زۆر سپاس سەرچاوی. بەڵێ بینێرانی زاری کرمانجی ئەوەی بینیتان ئەمە پەیامی هەردوو یاریزان بوو هەریەکە لە محەممەد ئەبوزێد و عەلی ئەبوزێد کە لە یاری کۆتایی لە تێنسی کراوەی سەرزەوی لە شاری ڕەواندز بەڕێوە چوو محەممەد ئەبوزێد بووە پاڵەوانی ئەم پاڵەوانێتیەوە تا لە یاری کۆتایی لە نێوان خۆی و براکەی بوو کە عەلی ئەبوزێدا محەممەد ئەبوزێد یاریزانی هەڵبژاردەی عراقیشە بۆ یەکەم جاریش جارێکی تر بانگشتی هەڵبژاردەی عراق ئەکرێتەوە وەکو یاریزانێکی کورد بەشداری لە چەند پاڵەوانێتێکی نێودەوڵەتی ئەکا وەکو هەڵبژاردەی عراق بەڵام بەکو یاریزانێکی کورد و لەسەر ئاستی کوردستان بەشداری ئەم پاڵەوان تێدەکە ئەوەی بینیتان سەرنج و بۆ چوونی هەریەکە لە محەممەد ئەبوزێد و عەلی ئەبوزێد بووکە هەردووچیان گەیشتە یاری کۆتایی و لە یاری کۆتاییشدا محەممەد ئەبوزێد لە عەلی برای بردیەوە. چه وتی هبوو زۆر سپاس کەوتەوە.